هێماکانی هاتوچۆی ناوشار و ڕێگای سەرەکی تاس و جەسلێمانی دانانی هێمای هاتوچۆیە بۆ ڕێنماییکردنی شۆفێران کاتێکە دێن ناو شار و ئەگەڕێنەوە بۆ دەرەوەی شاری سلێمانی. دەستمان کرد بە دانانی هێمای بۆردی ڕێنوێنی بۆ خەڵکی هەرێمی کوردستان و بۆ گەشتیاران کە بە پرۆژەیەکی زۆر گرنگمان نەزانی بۆ شاری سلێمانی کە بەڕاستی ئەم دانانی ئەم بۆردانە زۆر گرنگە و زۆر پێویستە بۆ هاوڵاتیان بۆ زانینی شوێنەکان زۆر پێویستە. ئەو مادە فێرکۆنی کە باسی دەکەن لە ڕووی علمیەوە هیچ زیانێکی نییە بۆیە پێویستە ئەوە بەردەوام بەکار بێتن گرنگ شەرت نییە بۆ ئێستا کە کۆرۆنا هەیە بەڵکو بۆ کاتەکانی تریش لە زۆربەی کافتریایەکان لە دەوائیرەکان لە دامودەستگایەکان بوونیە بێتن لەبەرەوەی بەردەوام ڤایرۆس لەوانەیە لەگەڵمان بژێتن پێویستە هەبێتن یعنی بخۆی تۆماتیش ئەکات و هەر خۆشی تۆماتیشی ئەوژێتەوە کلفەکەشی زۆر کەمە. دوکانەکەی ئێمە نزیکە لە بەخاڵ فرۆشەکان و ئەو دوکانانە کە میوە دەفرۆشن لۆدێکی زۆر هەیە خەڵەباڵگێکی زۆر هەیە لەسەر و منتیقەیە خەڵک ڕۆژانە خۆبەخشی دێ بە خۆبەخشی ئێمە هیچ بەرامبەرێکمان نییە واتە بەبێ پارەیە هەموو کەسێ دەتوانێت بەناو ئەو هینەدا ڕەت بێت و بەبێ هیچ بەرامبەرێک. La capoeira es una arte lucha brasileña. Mi nombre es Contramestre Chicão en la capoeira. Estamos aquí en el Parque del Retiro, todos aquí con varios niveles de gente, iniciantes, principiantes, graduados, y ahí vamos. Y ese es el berimbau, el principal instrumento de la capoeira. Sono italiana di Rimini e vengo qua a fare capoeira con il gruppo Nagò. Vivo qui a Madrid da 2 anni, però ho cominciato capoeira a Roma, che la capoeira è un'arte effettivamente e ti connetta con la terra, con il corpo, con lo spirito, con tu alma, con l'universo, no? Attraverso una musica che è il birimbau. Hai partecipazione, tutti mettiamo l'attenzione in chi gioca.